ڕێژەی توشبوون بە کۆڤید-19 لە ئەمریکا ڕووی لە کەمکردنەوە حکوومەت ڕەزامەندی بە پەلەی دەرکردووە بۆ ڤاکسینی سێیەم، بەڵام قەیرانی ئابووری هەر بەردەوامە. یارمەتی 1.9 تریلیۆن دلاری بایدن کە بە پاکێجی حەسانەوەی کۆڤید ناسراوە بۆ یارمەتیدانی بێکاران و قوتابخانە کێشەدارەکان و پیشەسازیە. پرۆژە یاساکە تەنیا بە پشتگیری دموکراتەکان لە ئەنجومەنی نوێنەراندا پەسەند کرا. لە ئیستاشدا دەبێ بڕواتە سینات کە بریتیە لە 100 ئەندام کە بە شێوێکی بەرامبەر لە نێوان دیموکرات و کۆماریەکاندا دابەش بووە، بەڵام کامیلا هێرێز جێگری سەرۆکۆمار دەتوانێت ئەم بەرامبەریە بشکێنێ. بۆ پەسەندکردنی ئەو پرۆژە یاسایە کە بڕی 1400 دلار بە زۆربەی ئەمریکیەکان دەدا، تەنانەت 1 دەنگی دیموکراتەکانیش نابێت لەدەست بدرێ. هەموو دیموکراتەکان لەبارەی پرۆژە یاساکەوە هاودەنگ نیەن. هەندێک دەیانەوێت بۆ بەرزکردنەوەی ئاستی کەمترین موچە بۆ ساعەتی 15 دلار کە لە پرۆژە یاساکەی سیناتدانیە شەڕ بکەن. من لە بنەڕەتدا پشتگیری زیادکردنی موچە دەکەم لە پرۆژە یاسای کۆڤیددا، چونکە ئەمە بەشێکی گەورەیە لە باشبوونەوەی ئابووری. ئەو کەسانی کە زۆرترین زیانیان بەردەکەوێت بەهۆی داهاتی کەمەوە زۆر بەیان خەڵکی کرێکار و زۆر بەشیان ژنن کە پارەیەکی زۆر کەمیان پێدەدرێت. هەندێک لە سیناتۆرە دیموکرات و کۆماریەکان پیشنیاری ئەوە دەکەن لە بری بەرزکردنەوەی ئاستی موچە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە پرۆژە یاساکەدا دەتوانن کاری تر بکەن، وەک کەم نەکردنەوەی باج بۆ ئەو کۆمپانیانەی کە موچەکان زیاد ناکەن. بەگشتی کۆماریەکان مشتومڕی ئەوە دەکەن کە یارمەتی ئابووریەکان کەمتر بێ. ئەو پرۆژەیە ئامانزدار نییە. ئێمە پرۆژەیەکی کۆماریمان هەیە. وەک دەزانن لەبارەی پرۆژەکەەوە لەگەڵ سەرۆک و دەوروبەرەکەی لەسەر ئەو بابەتە قسەمان دەکرد، بەڵام هیچ وەڵامێکمان دەست نەخست. پرۆژەکە زۆر زیاتر ئامانزدار و سنجڕاکێشە و لەسەر بەرنامەیەکی ڕاستەقینەی تەندروستی و بابەتەکانی ئابووری و پەلە جەخت دەکاتەوە. بەڕێوەبەرانی دموکرات دەیانەوێت تا 14 مانگی 3 پرۆژە یاساکە ببێتە یاسا، واتە تا ئەو کاتەی کە ماوەی یارمەتیەکان بۆ بێکارەکان بەسەردەچێ. ئەگەر پرۆژەکە تێپەڕێت دەبێتە شەشەمین خولی یارمەتیەکانی حکوومەتی فیدرال لە میانەی ئەم پەتای کۆرۆنادا.